لەسەرم بابەتانە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز ساول مۆنتێز لێکۆڵەر لە ئینستیتوتی گۆڵد بۆ استراتژی نێونەتەوەی لە ڕێگەی زوومەوە لەگەڵم دەبێت. بەڕێز ساول سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمێ بزانم دیدگای ئەمریکا بۆ دۆخی عێراق بەر لە هەڵبژاردنەکان و دوای هەڵبژاردن ئایا هیچ گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە؟ سڵاو خۆشحاڵم کە جارێکی دیکە دەگەڕێمەوە بۆلاتان نازانم ئایا دۆخەکە چۆن دەبێت لەوانەیە چ گۆڕانکاریەک دەکرێت وەک دیارە چاوی خەڵکی ئەمریکا ئەوانەی کە سەیری کردەوەکانی بەڕێ سوودانیان کردووە دەبینن کردەوەکە هاندەرە کە لە ماوەی ڕابردوو دەتوانیوێتی میلیشیەکان لە سوپا دوور بخاتەوە دەستوەردان نەکەن و ئەوەی پێویست بێ ئەنجامی بدا بەڵام نازانین حکوومەتی عێراق چۆن دەبێت لە ئایندەیەکی نزیکدا وەک دەزانن دانوستان تازە دەست پێ دەکات و جارێ زووە قسەی لەسەر بکرێت بەڵام ئەوەی دەتوانین بڵێین ئەوەیە ئەمڕۆ عێراق لە پێگەیەکدایە گۆڕانکاریەکی لە ڕێگ و ڕیشەوە گۆڕانکاری بکات لە مامەڵەکان و هەڵسوکەوتی لەگەڵ ڕۆژئاوا ئەمەش یەکێک لە کارەکان ئەوەیە ئێران دوور بخرێتەوە لە عێراق. زۆر باشە. نێردەی تایبەتی سەرۆک ترامپ مارک ساڤایا ئاماژەی بەوە کردووە دەستێوەردانی دەرەکی لە کاروباری عێراق قبوڵ ناکەن. پێناسەی دەستێوەردان لە لای ئەمریکاوە چۆنە؟ ئەو مەرجانی ئەمریکا ئەوێت لە حکوومەتی داهاتووی عێراقدا هەبێت چین؟ حکوومەتی ئەمریکا لیستێکی بڵاو نەکردوەوە مەرجەکانی تێدا بێت تاکەش دەتوانم بڵێم ئەوەیە لۆژیکە ئەو لۆژیکەی کە ئەو لۆژیکەی کە عێراق لەژێر هەژمونی ئێران بهێنێتە دەرەوە میلیشیاکان سنوور نەبەزێنن بە شێوەیەک بێ هەموو بەیەکەوە بتوانن بژین و تێکەڵ بکرێنەوە بە سوپای عێراق و بەردەوامیدان بە سیاسەتی بەرەو پێشبردننی ئابووری عێراق لە پێناو بەرژەوەندی گشتی خەڵکی عێراق و ئەمانە هەمووی لە ڕاستیدا بۆ ئێمە گرنگن بۆ ئێمە جێگای سەرنجن ئەگەر بە شێوکی گشتی باسی بکەین بەڵام لە هەمان کاتدا کاتێک بەڕێز سوودانی وەک دیارە لە پێگەیەکی باشترە بەراورد بە هەڵبژاردننی ڕابردوو و ئەگەری هەیە هاوپەیمانیەک پێک بهێنرێت لە ڕاستیدا ئەمە هەندێکیان زۆر چاران و سازن بۆ نمونە کاتێک لایەن بەشێک لەلایەنە شیعیەکان بەشداریان لە هەڵبژاردن نەکردووە و ناشزانین ئاماژەی ئەو کارە لە دیمەنی سیاسیدا لە چەند مانگی ئایندە چۆن دەبێت نازانین ئایا حکوومەت دوای چەند پێک دێت لە ماوەی مانگێک یان ساڵێک. ئامانجی سەرەکی فشارەکانی ئەمریکا کێشانی سنوورێکی نوێیە لە نێوان حکوومەتی عێراق بە گروپەکانی بەرەی مقاومە و ئەو هەژمونیەی وڵاتانی هەرێمی کە لە عێراقدا هەبووە؟ بەدڵنیاییەوە بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە من کە قسە دەکەم باز لە زۆر کەس دەکەم ئێمە زۆری نەمان دەمانەوێت ئێران هەژمونی خۆی لە عێراق نەمێنێت لە ڕاستیدا لەوانەیە گۆڕانکاریەکانی نێو ئێران ببێتە زەمینە ساز بۆ ئەو نەمانی هەژمونە لە کۆتاییدا ئەمە بۆ عێراقیەکان دەگەڕێتەوە کە چۆن لەگەڵ دەسەڵاتی ئاینی ئێران مامەڵە دەکەن لە لایەکی دیکەشەوە تەنیا سەرنجیان لەسەر باشترکردنی کواڵەتی ژیانی عێراقیەکان بێت لە هەندێک ڕۆ وەکو گوتم هەندێک ڕێکارەکانی دو ساڵی ڕابردوودا هاندەر بوونە بەڵام پێویستە لەو ئاراستەیە زیاتر بەردەوام بێت. زۆر باشە کەواتە ئیدارەی دۆناڵد ترامپ لەم هەڵبژاردندا زۆر دڵنیاتر دەردەکەوێت نە لەسەرەوە بنەمایی کە بێوێت ئەندازیاری داڕشتنی هاوپەیمانەتیەکان لە عێراق بۆ هەڵبژاردن بکات بەڵکو ئەوێت شۆن پەنجەی خۆی لە حکوومەتی داهاتووی عێراقدا دەربخات. ئایا ئەمریکا ئەتوانێت بەرامبەر بە لایەنە شیعەکان و هاوپەیمانەکانیان ئەمە لە عێراق بچەسپێنێت؟
من هەوڵ دەدەم باشتر لە پرسیارەکەتی بگەم بەڵام ڕاستیدا ئەمریکا ژمارەیەک مەرجی نییە بەڵکو لە ڕاستیدا پێگەی مووقفی خۆی هەیە دەگەڕێتەوە بۆ عێراقیەکان دەگەڕێتەوە بۆ حکوومەتی عێراق لە ڕاستیدا سیاسەتی خۆی دابڕێژێت و ئەوان ئەگەر پشتیوانی ئەمریکایان دەبێت بێنە پێشنیازێک بێنە پێش بۆچی ئێمە دەبێت پشتیوانی لە حکوومەت بکەن یان پشتیوانی لێ نەکەین ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەوان ئێمە پێیان ناڵێن ئەوە بکەن و ئەم کارە بکەن و ئەم کارە مەکەن ئەمە دەگەڕێتەوە بۆ خۆیان چۆن دەیکەن لە ڕاستیدا ئەمە ئەم پەیوەندیە تەنیا بەو شێوەیە نییە ئێمە هەر گوێبیست بین بەڵکو ئێمە پێگەیەکمان دەوێت بتوانین لەگەڵ عێراق کار بکەین ئێمە دەمانێت عێراق پێشنیازی هەبێت دەمانێت عێراق هەندێک پێشنیازی هەبێ بۆ نمونە هەروەک گوتم بۆ نمونە ڕێکەوتنێکی نوێی سەبارەت بە جێگیرکردنی هێزی هاوپەیمانان بەڵام لە کۆتاییدا ئەمە دەگەڕێتەوە حکوومەتیمان ئەم حکوومەتی کە لە عراق لە داهاتوودا پێک دێت بە دڵی ئەمریکا نەبێت ئایا عراق هەر لە پێگەی گرنگی ئەمریکادا دەمێنێتەوە و ئەوکات کامە حکوومەت لە بەرژەوەندی ئەمریکادا دەبێت بە قسەکەم بگۆڕم ئەمە بە تەواوی دەگەڕێتەوە بۆ حکوومەتی عێراق بەڵام ئەمریکا دەسوەردان لەوە ناکات کێ دەبێتە حکومڕان لە عێراق لەوانەیە پشتیوانی بکات یان پشتیوانی نەکات لە حکوومەتی عێراق چونکە زۆر کەسێ لەوانەیە ترسی لەو پشتیوانی هەبێت بەڵام بەم شێوێ نابێت ئەگەر بەم شێوێ نابێت ئەگەر عێراق کار لەگەڵ دژمنانی ئەمریکا بکات بۆی هەڕەشە دروست بێت ئەمە بەدڵنیاییەوە پشتیوانی دەست ناکەوێت بەڵکو دەرفەتە بۆ عێراق ئەگەر خۆی لە ئێران و میلیشیاکان دوور بخاتەوە لە هەمان کاتدا ئەم گروپانە بۆ عێراق خراپن هەرچۆن بۆ لایەنێکی دیکەش کە خراپن هێندەی لایانی دیکە زیانیان هەیە بۆیە عێراق دەبێت لەم گروپە چەکدارانە دوور بکەوێتەوە کە لە ڕاستیدا ئەوانە نابنە هۆی خۆشک و زرارانی بەرەو پێشبردننی وڵات لە کاتێکدا سەرچاوی پێویست لە عێراقدا هەیە بۆ نمونە لە چەند ساڵی ڕابردوومە بینیمان لە حکوومەتەکەی بەڕێی سوودانی کاتێک هێڵی بۆڕی گواستنەوەی نەوت چالاک کرایەوە کە هەرێمی کوردستان بە تورکیا دەبەستێتەوە و ئەمەش وای کرد سەرچاوە و سامانێکی زیاتر بێتە دەست عێراقەوە نەک تەنیا بۆ هەرێمی کوردستان بەڵکو بۆ تەواوی عێراق سوودی هەیە جگە لەمەش کاری دیکەش بکەن وا دەکات زیاتر لە ئێمە نزیک جەنابەت باسی هەرێمی کوردستان کرد پێم خۆشە دیدگای بەڕێزت سەبارەت بم بابەتە بزانم کە هەرێمی کوردستان لەکوێ ئەم هاوکێشە سیاسیانی عێراقدایە لە پێکێنانی حکوومەتی نوێی عێراق و داهاتوی سیاسی عێراق من لە پرسیارەکەت تێنەگەیشتم مەبەستی منەوەیە کە هەرێمی کوردستان لەکوێ هاوکێشە سیاسیەکانی عێراقدا دەبینی لە هەنگاوەکان بۆ پێکێنانی حکوومەتی داهاتی عێراق بەگشتی بڵێ هەرێمی کوردستان توانی پەیوەندیەکی بەکردەیی هەبێت لەگەڵ بەڕێز سوودانی دەتوانێت ئەو کارێش بکات بەڵام تا ئەو کاتی نەزانین پێکاتەی حکوومەتی بەغداد چۆن دەبێت زۆر سەختە کار بکەین یاخود هەوڵ بدەین کارەکان لەگەڵ هەرێمی کوردستان چۆن دەبێت بە دڵنیاییەوە هەرێمی کوردستان دەتوانێت سوود لە عێراقێکی سەقامگیر وەربگرێت و خۆی لە شەڕ و ململانێ دوور بخات و ئابووریش بەرەو پێش ببات ئەمە بەم با بڵین ئەمە چارەسەری هەموو کێشەکانە بەڵام نازانین حکوومەت چۆن دەبێت ئایا دەزانین یان نا بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز ساول مۆنتێز لێکۆڵەر لە ئینستیتوتی گۆڵد بۆ استراتژی نێونەتەوەیی لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس